نەخۆشی شەکرە تا چەند کاریگەری لەسەر دڵ هەیە؟ نەخۆش شەکرە یەکێکە لە هۆکارە ئەساسیەکانی دروستبوونی جیرانی دەمارەکانی دڵ خوێنبەرەکانی دڵ خاستەن کاتێک ئەگە شەکرەکە کۆنتترۆل نەبی واتە ئەگە سێمانجی شەکرەی بەرزبی لە وڵاتی ما نسبەی لە منتیقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە 30% ینی نسبەی نەخۆشیەکانی دڵ شەکرانەیە لە وڵاتە ئەوروپیەکان 20 نەخۆشیەکانی دڵ نەخۆش شەکران هەیە. باشە دکتۆر خەم و خەفەت و ناڕەحەتی ژیانی ڕۆژانە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە تووشی نەخۆشی دڵت بکەم؟ کاریگەری هەیە بە هۆی هۆرمۆنی کۆرتیزۆن هەر کاتێک ئەمە ئەو هۆرمۆنەمان زۆر بوو ئەو ڕقبوونەی باسمان کە ڕقبوونی دەمارەکان واتە دروستبوونی چەوری لە ناو دیواری ماسوولکەی دەمارەکان زیاد دەکا بەمەش ڕێژەی جیران و ڕێژەی تەسکبوونی ئەو دەمارەنە زیاد دەکا هۆرمۆنی کۆرتیزۆنیش هۆرمۆنەکە هەیە پێویستمان پێیە بەڵام کاتێک کە لە حەدی خۆی زیاد چووە ناوخین بەهۆی غەم بەهۆی قەلەقی بەهۆی دڵە ڕاوچێ بەداخەوە نسبەی ئەو نەخۆشانش زیاد دەکا. باشە دکتۆر هەر ئازارێک کە لە سینگماندا هەبێت دەکرێت هۆکارەکەی نەخۆشی دڵ بێت؟ ناشەر نییە چونکە ئەگەر ئەمە مرۆڤی وەگرین لێرانە دڵ هەیە سیپەلاک هەیە فەقەرات هەیە ئێسک هەیە گۆشت هەیە هەندێک قۆڵۆنی مەعیدەی هەیە هەندێک جار نەخۆشەکە قەلەقە زۆر جار قەلەقی نەخۆش وا دەکا دەمارەکانی دڵی تەسک بنەوە ینی دەمارەکانی بە ئەوە نەک بە چەوری تەسک بنەوە بەڵکو تەشەنوج بکەن یاخود سپازم بکەن و هەروەها هەندێک جار سەرمابوونەکی بەسیتە سەرمات بووە سینگت هێشایە بەڵام هەموو کات ینی ئەو سوالەی دەبی هەندێک بە ئەوە لۆ بینەرانی بەڕێزڕووکەینەوە هەموو کات سینکێشان جددیە ئەگە هیچ کات مەرێ تەشەنوجە مەرێ قۆڵۆنە بڕۆ لای دکتۆری پسپۆر سنتەری دڵ خستخانەکان ڕزگاری جمهوری ئەمە باسی ئەگە شاری هەولێر بکەین یان شارەکانیت کار کەسە بە ژێرەی ئەو جێی کە ئیکۆی لێ دەکرێت دکتۆری پسپۆر لێدا دەنیشی چێکەوە ئەگە دکتۆرەکە فاسیلۆ کردی گوتی تەواو دڵت نییە ئەوجە دەتوانانی حەبەکی تەشەنوجات بخۆی دەتوانی ئیشەکەی زۆر بە جددی وەرنەگری بەڵام یەکەم جار دەبی لە دڵی بپێچەوە هەر کاتێک ئەمە بە هەموو نەخۆش خۆمان دەرن لە شەویلگەی خوار و هەتا ناوک لەو بینە هەر دەرزیە گرانیە وەک چەقۆ لێدانەکە هەر برژانەکە سووتانەکە بێ نامرتاحیەکە لەو منتیقەی دروست دەبی پێویستە نەخۆش کچ کوڕ گەنج پیر منداڵ دکتۆری پسپۆر ببین.